ئەو یاریزانانەکێن پەشیمانن لە نەچوون بۆ بەرشلۆنا بەشێک لە یاریزانانی تۆپی پێ ڕەتیان کردوتەوە کە گرێبەز لەگەڵ بەرشلۆنەدا بکەن و یانەیەکی تریان هەڵبژاردووە بەڵام دواتر پەشیمان بوون کە یانە کەتەلۆنێکەیان ڕەت کردوتەوە. ئەندریا پێرلۆ لە ساڵی 2010 لەلایەن بەرشلۆنەوە هەوڵی گواستنەوەی درا لەسەر داوای پیپ گواردیۆلای ڕاهێنەر. پێرلۆ کاتێک یاریزانی میلان بوو یاریەکی دۆستانەیان لە کامپنۆ بەرامبەر بەرشلۆنە ئەنجامدا. گواردیۆلا دوای یاریەکە بە پێرلۆی وتووە کە پەیوەندی بەیانەکەیانەوە بکات چونکە هەموو کات سەرسام بووە پێی و ویستوێتی ڕاهێنەرایەتی ئەو یاریزانە ئیتالیە بکات. دواتر چەند ساڵێک پێرلۆ وتبوو کە پەشیمانە لەوەی نەچۆتە بەرشلۆنە و هۆکارەکەشی ئەوە بووە کە بەرپرسانی میلان ئامادە نەبوون دەستبەرداری ببن. کۆکی ئەو یاریزانەی لە ساڵی 2014 ئۆفەری بەرشلۆنەی ڕەت کردەوە بەڵام ساڵی دواتر لە لێدوانێکدا دووپاتی کردەوە ڕەتکردنەوەی بەرشلۆنە قورس دەبێت بۆ هەموو یاریزانێک. تیاگۆ سیلڤا ئەو یاریزانەی کە خەونی ئەوە بوو دێرسی بەرشلۆنە بپۆشێت بەڵام لە ساڵی 2012 گرێبەرسی پاریسان جێرمانی قبول کرد و بەرشلۆنەی ڕەت کردەوە. دوای چەند ساڵێک ئاشکرای کرد قورس بۆ ڕەتکردنەوەی بەرشلۆنە چونکە خەونی مناڵیم بووە بەڵام هەندێک بڕیار هەیە لە ژیانتدا دەبێت بیدەیت لە کاتێکدا پێچەوانەی خواستی خۆتە. ماتیاس دیلێخت پێش 4 ساڵ بەرشلۆنە هەنگاوینا بۆ گواستنەوەی دیلێخت بەڵام ئەو یاریزان ئۆفەری یۆڤانتوسی هەڵبژارد. دیلێخت پەشیمانە لەوەی کە گرێبەستی بەرشلۆنەی ڕەت کردوتەوە. ئەگەر جارێکی تر ئۆفەری پێشکەش بکەن دەست بەجێ قبوڵی دەکات. ئایا تۆش پێت وایە ئەو یاریزانانە هەڵە بوون لە نەچوونیان بۆ بەرشلۆنە؟ بۆ بینینی بابەتی زیاتر شەیری ڤیدۆکانمان بکەن.